زانان أفرمون تفاؤل لسر دو قاچ وستاو قاچ یەکەمیان بریتە لەوەی گومانە باش بێ بەرامبەر بەخوا قاچی دووهەمیان بریتە لەوەی کە زۆر پشتێ بەخوا قایم بێتەوە کولێ بەخوا زۆر گەورە. مشرکینی قوڕیش کاتێک کە ئەچوون بۆ شوێنێک تەیرێکیان هێنا هەڵیانەدا ئەگەر بەلای ڕاستا بڕۆشتایە ئەیان ئەوە سەفەرێکی پڕخێرە ئەڕۆشتت بەلای چەپا بڕۆشتایە نەئەچوون. پێغەمبەرگیان صلی الله عليه وآله وصحبه وسلم فەرمێ الطيرة شرك. ئەم کۆتر هەڵدانەیە ئەم تەیر هەڵدانە بۆی ئامالی خۆت ئایندەی خۆت بەسی بەمانەوە سەفەری خۆت ژیانی خۆت ڕەبتکەی بۆ شتانەوە ئەفەرمێ مە شیرکە. ويعجبه الفأل الحسن. پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم تەفاؤلی جوانی پێ زۆر شیرین بوو زۆر پێی چاک بوو. لە فەرمایشتێکا فەرمێ تەفاءلوا بالخير تجدوه. با تەفاؤلتان هەبێ بە خێر دائیمە ئەوەیەتە ڕێگەتان.